کوردستان سوپاس بخوا کە هەمیشاڵێن سوپاس بخوا چونکە ئەمانە هەمووی نیعمەتی خۆی گەورەیە ماوەی چەندین ڕۆژە خۆڵبارین هەر هەیە بەردەوامە چکە بیرتان نەچێت بۆ خۆی خۆڵبارینیش سوودی خۆی هەیە لەبەرەوە هیوادارین هەمووانی کە ئەم چەند ڕۆژەکە بۆی کاریگەریەکەیان لەسەرکەم بێتەوە بتوانن ماسک بەکاربێنن ئێمە لە دەرەوە لە ژینگەیەکی کراوە لە نێو باغداین چونکە ڕێژەی سەوزایی و ڕووپۆشەکانی سەوزایی واکەن کاریگەریەکانی خۆڵبارین کەم بێتەوە بەڵام ئیتر ئەم گۆڕانکاریە ژینگێ خێرایانی کە ئەم چەند ساڵی دوایی گرتوتەوە وای کردووە بەڕاستی ئەم دیاردەیە زۆر بێت عێراقیش یەکێکە لە وڵاتانەی کە هاوسنوورە لەگەڵ هەندێک وڵاتی بیابانیە هەندێک بۆچوون هەیەڵەن لە بیابانەکانەوە ئەم خۆڵانە یەت و ئەڕوا هەندێکێڵە بارێت هەندێکێڵە بەهۆی کەمی ڕێژەی سەوزاییەوەیە جایسە پلان هەیە لە زۆر شار بۆ منە پارێزگاری کەرکووک کە ڕێبارتەها بیریان لەوە کرێتەوە کە شتێنەیەکی سەوز بە دەوری شاری سلێمانی دروست بکەن بۆی کەرکوک ببرن بۆی کە ئەو کاریگەری ژینگە کەم بکەنەوە بەڵام شارێکی وەکو کەرکوک ئەو دەردانی گازانی کە لە نەوتەکانە و سووتانی نەوتەکانەوە هەمیشە وای کردووە ژینگەیەکی وەکو پێویستی نەبێت لەبەرەوە زۆر جار باس لەوە کرێم تێکچوونی ژینگانە کاریگەری لەسەر دروستبوونی نەخۆشیەکانی شێرپەنجە زیاد کردووە ئەو پشتێنە سەوزەی کە تۆ باسی لێواکە ئەگەر چی ژینگەکەش خراپ بێت زۆر تەندروست نەبێت بەڵام ئەوە هۆکارێکی باشە بێت بۆ باشترکردنی دۆخی ژینگە لە شوێنە ئینشەڵڵا بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەنجام بدرێت اینجا ئێمە لێرە وەکو میدیا سەدان و وەڵای بگرێ هەزاران نەک سەدان هەزاران بابەتی ژینگەیمان خسۆتەڕ ڕۆژانە ئێمە تەوەری جیاجامان هەیە لەسەر ژینگە پیسبوونی هەوا پیسبوونی خاک ئاو چوزانم کاریگەریەکانی مادە پلاستیکیەکان دوورکەوتنەوە لە بەکارهێنانی مادە پلاستیکیەکان هەموو ئەمانە وەکو میدیا بە ئەرکی خۆمان مانزانیەوە بەڵام بەگشتی ئەرکی میدیا و ڕۆڵی میدیا چییە لە ژینگەیە ئەمە ناونیشانی کتێبێکەوە تا ژینگە و ڕۆڵی میدیای کوردی ناونیشانی کتێبێکە زۆر بەڕێز خالید سلێمان نووسەر و توێژەری ژینگە لە ڕێگەی سیمینارێکەوە باسی لە لێکەوتەکان و کاریگەریەکانی ژینگە کردووە و ڕۆڵی میدیایی لە کەمکردنەوەی کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا باس کردووە ئەمڕۆ لامان میوانە ئێمەش باسیشی ئەم بابەتە لەگەڵ خۆیانکەین بزانین ڕۆڵی میدیا بەڕاستی ڕۆڵمان هەبووە یان نەمان بۆ بە ئەو هەڵسەنگانیشمان بۆ کە ئێمە ئاساییە سنگمان فراوانە بە ڕەخنەکانی ئەویشەوە چونکە بابەتەکانمان کاک خالی جان فەرموو باش زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ بەخێراتی کاک خالید سەرچاوان زۆر بەخێر بێ فەرموو کاک خالی جان بەخێر بێ کاک خالید زۆر سوپاس حاڵە چۆنە بانی باش بێ بەخێر بێ دەرچواندنی ئەم کتێبەشە لێ زۆر سوپاس یەکێک لە ناوە دیارەکان کە بەڕاستی خەمخۆرانە چەندین ساڵە لە بواری ژینگە ئەنووسێ ئەدوێ سیمینارەکە کۆڕەکە ناوەستێ زۆر زۆر بەخێر بێ کاک خالید بەخێراتی ڕۆڵی میدیا و ژینگە بۆ ئەم بابەتت ئەم جارە هەڵبژارد ئەتوێ بڵێ چی لەگەڵ میدیایە میدیا چی بکات ئێمە شتێکمان و لە تەوەرەکەیە ڕاست بە هەزاران تەوەرمان تەنها لە ڕۆژێکی نوێ باس بەرنامەکەی تر ناکەین تەنها لە ڕۆژێکی نوێ بەڵام ئێمە نازانین گەیشتووە کاریگەریەکەمان یان نا ئەتوانم بڵێم گەیشتووە بڵێ بەڵام ئەوەی کە ئەبێ ئەمڕۆ قسەی لەسەر بکەین زیاتر پیشەی بوونە یعنی زۆربەی زۆری کەناڵەکانی میدیا لە کوردستان ئەمڕۆ درکیان بەوە کردووە کە گۆڕانی کەشوهەوا کە تێکچوونی سیستەمی ژینگەی ئیتر بە هەموو خەسلەتەکانیەوە بە ئاوە بە خاکەوە بە هەواوە بە هەموو شتێکەوە هەستەکە نەمە مەترسیە کە ئەبێ ئاگامان لێبێ بێ قسەی لێ بکەین قسەی لەسەر بکەین بەڵام گرفتێکی بچووک هەیە توان بڵێم نەک بچووک گرفتێک هەیە گرفتەکە لەوانەیە قەبارەی بچووک بێ گەورە بێ ئەوە نازانم ئەوش ئەوەیە ئێمە تا ئێستا ڕۆژنامەنووسی تایبەتمان نییە لەو بوارەیە بە ژینگە بۆ نمونە ئێمە ڕۆژنامەنووسی تایبەتمان هەیە بە وەرزش بە هونەر بە کللتور ئابووری سیاست ئەمانە هەمووی کەسی تایبەت هەن لەم بوارەیە ئیشەکەن بەڵام ژینگە لەبەرەوەی تا ساڵانێکی پێش ئێستا پشتگوێ خرابوو زۆر کەم قسەی لەسەر ئەکرا ڕۆژنامەنووسی تایبەتمان نییە
ئەگەر بۆ نمونە یعنی باچی هیچ کەناڵێک نەکەین لە کەناڵ ئازیزەکەی ئێوەوە ئەگەر کێشەیەک هەبێ کێشەی بۆ نمونە ژینگە تەنها ناونیشانێکە لە ناو ئەم ناونیشانەیە دەرگای بچوک بچوک هەیە گۆشەی بچوک بچوک هەیە بۆ نمێن باسی هەمە جۆری بکەین باسی لە ناوچوونی جۆرێک بکەین لە کوردستانە ئەم جۆرە ئەگەر درەخت بێ ئەگەر یانەوەری کێوی بێ بڵێن لە ناوچووە ئەو کاتە ئەو ڕۆژنامە نووسەی کە ئەینێرن بۆ ئەوێ ئەبێ شارەزا بێ لە زانستی زینەوەرزانیە زینەوەرناسیە باشە کاتە بەڕای بەڕێزت کا خالیت بۆ نمونە ئەگەر بێت و ڕۆژنامە نووسێک تایبەت نەبێت بە ئەم بوارە ئایا ناتوانێت پەیامە ژینگەیەکە زۆر بە باشی بگەێنێت یاخود نەخێر پەیامەکگەێنێ بەڵام باشترە ئەگەر ڕۆژنامە نووسەکە زۆر زانستیانە لەسەر ئەم بابەتە قسە بکات و تایبەت بێت من بوارە لەوانەیە بە هەڵە بگات لەوانەیە زانیاریەکە بە هەڵە بگات من نمونەیەکم هێنایەوە لەسەر جۆرەکان ئەگەر ڕۆک بێ ئەگەر گیانەوەری کێوی بێت ئەگەر ئەو لە سیستەمی ئەوەی کە پێڵێن بایۆدایڤرسیتی یعنی هەمە جۆری ئەگەر لەوە تێنەگە لە ڕووی زانستیەوە ئەو کاتە ناتوانێت بابەتەکە بە باشی بگەێنێت ڕاست با شتێکی تر باس بکەین ئەگەر ڕۆژنامە نووسەکە شارزایی نەبێ لە زانستی کەش و هەوایە لەوانەیە هەڵەیە بکە هەڵەکە لە چیایە ئەمڕۆ لە سلێمانی با بڵێن پلەی هەوا پلەی گەرمان نزمە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە کەش و هەوا گەڕاوەتەوە بە ئاستی سروشتی خۆی و هیچ شتێک لە گۆڕێ نەماوە بەڵام ئەگەر لی تێبگە ئەزانێت جیاوازیەک هەیە لە نێوان ئاو هەوا لێوان کەش و هەوا ئاو هەوا دۆخی ڕۆژێکە بەڵام کەش و هەوا دۆخی 30 ساڵە ئەم وردەکاریانە پێویستە کە بەڕاستی پێویستە کەناڵەکان ڕۆژنامە نووسی تایبەتمەند پێ بگەێنن چی لە ڕێگای کۆڕ و چی لە ڕێگای ڕاهێنان و چ لە ڕێگای بانکردنی کەسانی پسپۆر بێ بۆ ئەوەی بتوانن بە باشی بابەتەکان بگەێنن ینی ئێستا چۆن بەشمان هەیە بۆی بینەرانمان زۆرتر لە گفتوگەکانمان تێبگەن چۆن بەشمان هەیە بەشی وەرزشە بەشی ئابوووریە بەڕای خالی سلێمان بەشی ژینگە گرنگە لە تەلەڤیزۆنا هەبێ پێم وایە ئەبێ لە پێش هەموو بەشەکانەوە لە پێش هەموو بەشەکان تەنانەت لە پێش ئەمنیشەوە ژینگەی بێت بڵێ یعنی لە پێش تەنانەت ئاسایش و سیاسەتیشەوە بێت خۆتان باشزان لەم وڵات لە وڵاتەکەی ئێمەیە لە هەرێمەک کە ئەڵێم هەرێمەکە ناوچەکە هەموو ناوچەکەیە کۆمەڵێ ڕووداوی سیاسی و ئەمنی زۆر هەن و بەردەوامیش باسییان لێکرێەوە گرنگی زۆریشیان پێدرێ بەڵام هەڕەشەی ژینگەی کەمتر نییە لەو هەڕەشانەی کەوا تیرۆریزم ئەیکات بۆ سەر کۆمەلگا بۆ سەر سیاست بۆ سەر حکومڕانی بۆ سەر هەموو شتێک بۆ چونکە خوا نەخواستا ئەگەر تۆ یەک ڕۆژ هەوایەکی باش هەڵنەمژی یان با بڵێن خۆراک نەبێت یان ئاوی خواردنەوە نەبێت لە ماڵەکەتا ئەو کاتە تۆ ناچاری بەجێ بێڵی ئەی بەجێڵی بۆ کوێ ڕووی ئەمە گرفتەکەیە زۆر باشە کاتەکە خالید بەڕای بەڕێزت میدیا ئەتوانێت ڕۆڵێکی گرنگ ببینێ لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگا هەروە بۆ گەیاندن و تاوی ئەو بابەتانی کە پەیوەندی بە گۆڕانکاری کەش و هەوایە لەسەر ئەو ژینگەی کە ئێمە تیاژین بۆ کەمکردنەوەی کاریگەری نێرێنەکانی ئەو ژینگەیە چۆنتوانێت ئەم بابەتە خۆیتان بڵێم ئەو خاڵی کە لە کۆتایی ئاماژەت پێدا کەمکردنەوە دوو کۆنسپتێک هەیە لە سەر ئاستی گیان قسەی لەسەرەکرێ ئەوش خۆگونجاندن و کەمکردنەوە خۆگونجاندن لەگەڵ ئەو بارودۆخەی کە تازە هاتووەتەکایەوە بەهۆی گۆڕانی کەشوهەواوە و هەروەها کەمکردنەوەی زیانەکانی با ئێمە با لێرەوە دەست پێ بکەین کەمکردنەوەی زیانەکانی ئەوش ئەوەیە تۆ چۆن سەرچاوە سروشتەکانت ئیدامە پێ ئەدەیت بەڕێوەیان ئەبیت تۆ چۆن ژێرخانی شار بەڕێوە ئەبیت تۆ چۆن دەست ئەگری بەوزەوە تۆ چۆن ئاو بەرنامەدا ڕێژیەکەی لە دابشکردنی ئاوا لە بەڕێوەبردننی ئاوا چۆن دەست ئەبەی بۆ ئەو سەرچاوانەی کەوا نوێبۆون چۆن ئەو سەرچاوانەی کەوا نوێ نابنەوە دەستیان پێوەگری چونکە تۆ زەخیرەیەکت هەیە لە ماڵەوە بڕێک پارەت هەیە لە ماڵەوە خۆ ناتوانانی بە یەک ڕۆژ ئەم پارەیە چم ئۆتۆمبیلێکی پێئەکڕم و ناوما هەمووش پێداویستەکانی ناوماڵی پێکڕم ئەگەڕێمەوە بۆ ماڵەوە دینارێکم پێ نەماوە ئەمە لە ژیانی ئابوووریە هەموو کەسمان هەموو کەس هێزانێ نابێ
ئەم نمونەیە بۆچی هێنمە بۆی هێنمە بۆ نمونەش ئاوی ژێرزەوی ئێمە ئاوی ژێرزەمی زەوی ئێمە ڕێک ئەو بڕەپارەیە کە لە ماڵەوە هەتە بانقەکەیە بڵێ تۆ چۆن دەستی پێوەگری ئەمڕۆ لیترێکی لێ دەرەکەی سبەی نیو لەتر دوو سبەی چارەکی لەتر باش بۆ چووکەم ئاوێن نوێ نابێتەوە باشە بۆ هەست بۆ بەرپرسیارەتی ناکەین بەرامبەر بەژین ئەبێ ئیتر دەست پێ بکەین هەستی پێ بکەین ئەبێ شتەکان وردکەینەوە ئەبێ بەڕاستی یعنی زۆر جاراوە بە شێوەیەکی فراوان باسەکەن بەس ئەبێ وردی بکەینەوە ئەبێ و کەسەی دەستی ئەشوا دانی ئەشوا بەیانیان خۆی ئەشوا پێشەوەی بچێ بۆ ئیش ئەبێ بیر لەو ئاوە بکاتەوە یعنی هەر دڵۆپێک ئاو بۆ ئێمە ئەتوانم بڵێم ملیۆنەها کیلۆ ئەڵماسە باشە بەڕای تۆ چەندە گرنگە بۆ نمونە یاسا باسێک لە یاسا بکەین بەپێی یاسا ئێمە بتوانین ئەم بابەتانە ڕاکەینەوە چونکە ڕەنگە زۆر کات ئەگەر یاسایەک نەبێ و بۆ نمونە دواتر لەگەڵ تۆیان بەپێی ئەو یاسای مامەڵەوە لەگەڵا نەکرێت ڕەنگە زۆر کات زۆر گوێنێنێ ئەگەر یاسا بێتە ناو ئەم بوارەوە چ ڕۆڵەیەکیان پێم وایە یعنی پرسیارێکی زۆر جەوهەری کرد هەر لە کەناڵەکەی ئێوە لە بەرنمەیەکی ترا دیسانەوە باسمان کردەوە بەس ئەبێ ئەمڕۆ و سبە و ساڵێکی تریش دیسان باسی بکەینەوە بە پێویست سێزانم یەکەم ئێمە یاسایەکمان هەیە لە کوردستانە ناوی یاسای پاراستن و چاکردنی ژینگە ئەم یاسایە لە دوای 2009 تا ئێستا هیچ نوێبوونەوەیەکی بۆ نەکراوە و ئەم یاسایە هەر کۆپی پێیس کراوە لە یاساکانی دەرەوەی وڵاتانی خۆمان هێنراوە و دانراوە و وەکەوەی بڵێن با ئێمە شتێکمان هەبێت لەوە زیاتر نییە تا ئێستش وەک وتم نوێ نەکراوە هەموار نەکراوەتەوە ئەمە یەک دوو سەرڕای ئەوەی کە ئێمە وڵاتی ئێمە بەرکەوتەیەکی ڕاستە و خۆی گۆڕانی کەشوهەوایە تا ئێستا لە پەرلەمانی کوردستان هیچ دانیشتنیەک بۆ گۆڕانی کەشوهەوا نەکراوە و هیچ تەشریعێکی تازە داننراوە هەمومان باشە زانین یاسا لەسەر چی دانرێ لەسەر ئەساسی ئەو تشریعاتانەی کە لە پەرلەمانەوە دەرەچێت کە ئەگەر نەبێت چی بکەین هەر ئێستا یەکێک لە گرفتەکان چییە لە ئەگەر تاوانێکی ژینگەی هەبێت دەست بۆ ئاو براوە دەست بۆ دارێک براوە دەست بۆ گیانەوەرێکی کێوی براوە لە ناو براون حاکمەکە نازانێ حاکم نازانێ بە پێی چی یاسایەک مامەڵی لە کاتێکە کە زەڕورە ئێمە لە ڕووی یاساییەوە ئەمە هەر لە بەر پرسیارەتەکانی کەلانە پرسیاری کرد ئێستا ئەگەر ڕۆژنامەنووسێک جۆمان لێ بگرێ ئەڵێ پاشە خۆ هەرکی میدیا دەرخستنە وریاریکردنی چارەسەرەکانە بەڵام چارەسەرەکە لای میدیان نییە بۆ چوونی تۆ لە پێم وایە ئەمە بۆ چوونێکی تابڵێ هەتار ئاستێک ڕاست نییە بەڕاستی بۆچ چونکە ئەمڕۆ لەسەر ئاستی هەموو دنیا دوو جۆر ڕۆژنامەوانی هەیە ڕۆژنامەوانیەک پێڵێن ڕۆژنامەیەکی ڕۆژنامەوانی چارەسەر جۆرەکەی تر کە زیاتر ئەوروپیەکان بەکارێنن پێڵێن ڕۆژنامە نووسی بەرەو ئاراستەی چارەسەر ئەو بەو شێوەیە بۆ چونکە تۆ من ئەچم بۆ گوندێک لە گوندەکانی کوردستان بۆ نموناڵێم چیرۆکێکی ڕۆژنەوانی ژینگەیم هەیە سەیرەکەم دانیشتوانی گوندەکە خۆیان چارەسەرێکی خۆڕسکیان هەیە چارەسەرەکەیان پشتی بەستووە بە کللتورێکی خۆڕسکی کە لە باپیرانەوە بۆمان ماوەتەوە ئەو کاتە من وەک ڕۆژنامە نووس ئەمە خەمە ڕوو ئەڵێن فەرمونون دانیشتوانی ئەم گوندە بەسم هاسێکە خستنە ڕوو ئیشی ڕۆژنامە بەنداوەکە زۆر جار ئەبێ حکوومەت و لایانی پەیوەندیدار کە بۆ نەنا زۆر جار تۆ چارەسەر تۆ یارمەتی کۆمەلگە لۆکاڵەکانی شەدەیت یارمەتیان نەدەی بۆ نمونە کۆمەلگەیەک ئەتوانێت خۆی چارەسەرێکی خۆی بکە لە شوێنەکەی خۆیە ئەو کاتە دەسەبا بۆ چارەسەر میدیا کە بابەتەکە بوروژێنە دوجار لایانی پەیوەندیدارکاری لەسەرکە ئەوە شەر بە دنیاییەوە خۆی تۆ میدیاکاران ڕۆژنامە نووسان پردێکی زۆر باش دروستەکەن لە نێوان بڕیاردەرانی سیاسی و لە نێوان کۆمەلگا لۆکاڵەکانە ئەمە حاڵەتێکی تر هەیە ئەوەیە تۆ زۆر جار یارمەتی کۆمەلگە لۆکاڵەکانە دەی بۆ ئەوەی دەستبەرن بۆ هەنێ چارەسەر من لە ژیانی ڕۆژنامەوانی خۆمە چی لە گوندەکانی کوردستان بێت چی تەنانە چوومەتە گوندەکانی باشووری عێراقیش زۆر جار بینیوە خەڵک بە شێوەیەکی زۆر سەرەتایی
چارەسەری کێشەکانی خۆی کردووە. زۆر باشە کاک خالید ئەی با باسێک لە سێکتەری پەروەردە بکەین ڕۆڵی سێکتەری پەروەردە لەم نێوەندایە چیە بێ ئایا کە باسمان لە یاسا کرد یاسا بم شێوازەیە لە هەرێمی کوردستانە ئەی سێکتەری پەروەردە چۆنە ئەگەر ئەمیش ئەم بۆشایی هەیە ئایا ئەتوانێت لە ڕێگای میدیاوە ئێمە ئەم بۆشایانەی هەم سێکتەری پەروەردە هەم بابەتە یاسایەکان ئەمانە پڕبکرێنەوە بەتەنها لە میدیاوە خۆی بەڕاستی یعنی ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان لە کەسایەتی و لە کاراکتەری ئێمەیە هاتووە و گەورە بووە کە پەروەردە ڕۆڵێکی ئەو تۆی نەبینیوە لە پەروەردنی ئێمەیە لە ڕووی ژینگەییەوە بۆ نمونە چۆن چاومان لە خاکە بێت چۆن چاومان لە زینەوەرەکانی ناو خاکە بێت چۆن چاومان لە ڕووەکەکانە بێت چۆن بەهای سەرچاوە سروشتەکان ئەزانین لە دنیاە ئەمڕۆ نوێترین تیۆری زانستی ئەکرێتە بابەتێکی ئاسایی لە میدیایە بڵاو بێتەوە و هەروەها ئەکرێتە بەشێک لە سیستەمی پەروەردە بۆی ئەوان ئەیانەوێ کۆمەلگا لەکوێوە پێک دێت لەکوێوە دروسە بێت ئەوە سیستەمی پەروەردەیە ئێمە دروسەکە ڕاستە خێزان دەورێکی بنەڕەتی هەیە بەڵام پەروەردە دەوری باڵا و دەوری فراوانی هەیە ئێمە تا ئێستا مەسئلەی ژینگەی نەچوەتە ناو سیستەمی پەروەردەی ئێمەوە هەندێک شت لەسەر سروشت و لەسەر زینەوەرزانی ئەو ترێن بڕاتان هەبێشتی زۆر سەرەتاین ڕۆڵێکی ئەو تۆیان نییە تا پەروەردەی ژینگەیمانەکرێ نەخێر هیچ ڕۆڵێکی نابێ بڵێن سفرە بەڵام زۆر کەمە من ئەڵێم بەڕاستی نیمانە پەروەردەی ژینگەی جایە ئێوە لە کەناڵەکەی خۆتانەوە ئەمەش بەشێکە لە پەروەردەکردن باسی ئەەکەن بەڵام من باسی سیستەمی پەروەردە و فێرکردنی هەرێمی کوردستانەکەم ئەم سیستەمە لە عێراقیشە ئەم سیستەمە تا ئێستا هیچ شتێکی نوێی دەربارەی گۆڕانی کەشوەوە زۆربەی زۆری خەڵک کە باسی گۆڕانی کەشوەوەی لێگەڵاکەی نازانێ یەک بارانێک کە بارەی ئەڵێ هەموو شتێک کۆتایی پێهات خۆی وانە ئەمە لەکوێوە هاتووە لەکوێوە سەرچاوی گرتووە لەوێوە سەرچاوی گرتووە کە ئەمە لە خوێندنا فێر نەکراوە باشە کاک خالید بۆچی وایە بۆچی ئێمە تاکی ئێمە هەمیشە بیرەکاتەوەڵێ پەیوەندی بە منۆنیە لە کاتێکا ڕاستەخۆ پەیوەندی بەوە هەیە چەند ڕۆژێک پێش ئێستاوە بزەم دوسێ ڕۆژێک پێش ئێستا ئێمە لەم ستۆدیۆ باسی مادە پلاستیکەکانمان کرد کە چ ژەهرێکە بۆ مرۆڤ یەک شتە پێ بڵێم باشە پێنجشەمە ڕۆژی گیانی ئەمەش تۆ لای خۆتانەوە بینی وانە باشە ئەو بەرنمەیەت کرد من دوێنێ لە سەر دەریاچەی دوکان بووم یعنی شتێکم ئەبینی کە ئەمە نابێت بەڕاستی ئەبێ حکوومەت ئەبێ کۆمەلگای مەدەنی ئەبێ هەموو دەستگاکان دنیایەک خەڵک دێنە سەر دەریاچەی دوکان کە سەرچاوی بوونی ئێمەیە هەر بەبێ دوکان ئێمە لە ناوەچی نامێنین چۆڕەیەک ئاوی خواردنەوەمان نابێت ئەو خەڵکە دێن بۆ ڕاوەماسی دێن بۆ کات بەسەربردن چێژ لە دەریاچەکە ئەبینن مەلا ئەکەن ڕۆن ئەگەڕێن بە ئامێری جیاواز بە لە مشتیوە بەڵام لە دوای خۆیانەوە هەرچی ئەو پلاسیکەی کە بەکارێنن لەناو ئاوەکەیە بەجێڵێ لەناو ئاوە هەر ناتوێتەوە بە هیچ شێوەیەک ئەمە نابەرپرسیارەتیە بەڕاستی ئەمە یاسایە بێت ئەمە چارەسەرکە ئەبێ یاسای کتنوتۆڵ هەبێت باش ئەبێ تەنانەت تیمێکی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان تیمێکی بە دووادا چوون ئەگەر حکوومەت شنەی کرد با لەسەر ئاسی پارێزگاکان من بەردەوام حەزەکەم شتەکان ئاسان بکەم با پارێزگای سلێمانی تیمێکی بە دووادا چوون لە پۆلیس و لە خەڵکی تایبەتمەند بۆ ئەمە دانێت ئەوە هەر یاسایە منێک کە لێرە دەبەکە فڕێم لە جامی ئۆتۆمبیلەکەمەوە بەڵام بۆ منێ لە ئەوروپا فڕی بە شتێکی ئەوە یاسایە ئەمە زۆر خۆی زۆر جار تەماشاکە کاک ئاری زۆر جار یاسا ئەخلاق دروستەکات تۆ کە یاسایەک هەبوو جێبەجێ کرا ساڵێک 2 ساڵ 3 ساڵ دوای ئەبێ بە ئەخلاقێکی گشتی باش ئێستا بۆ نمونە لە دنیاە لە زۆر شوێنە جاران جگەرە کێشان لە هەموو شوێنەکە ئاسایی بەڵام ئێس زۆر شوێن ممنوعە کرد لە ژوورەوە جگەرە بکێشرێ ئیتر خەڵکەکە خۆی زانێت چێتە ژوورەوە جگەرە ناکێش بۆ چونکە ئەوە یاسای خۆی دانا بۆیە یاسا ئەخلاق دروستەکان ئێمە بەبێ یاسا و بەبێ بوونی دەستگایەک بۆ جێبەجێکردنی یاسا ناتوانین ئەمە چارەسەر بکەین بۆیە یاسا و هەروەها پەروەردەی گشتی پەروەردە فێرکردن و هەروەها هەڵمەتی هۆشیارکردنەوە هەمویان ڕۆڵیان هەیە لەم باشە کا خالید ئاری باسی بابەتێکی کرد بۆ نمونە بۆچی لە وڵاتانی دەرەوە من ئێستا کە لە وڵاتەکەی خۆمان ڕەنگە زۆر کات قەدری ئەم ژینگەی ئێرە نەزانم بەڵام هەر من بڕۆم بۆ وڵاتێکی تر
ناتوانم ئەو دەبە ئاوی کە خواردومەوە زۆر بە ئاسانی لەو ژینگایە فڕی بم یاخود ئەو ڕاوماسی کە تۆ باسی لێواکەی کاچم بۆ ئەوەی کە کاتێکی خۆش بەسەر بەرم لە نزیک دەریاچە و دەریاکانی ئەوێەوە ئەو پاژما و مادە پلاستیکەکانە فرەنایمە ناو دەریاکەوە هەز بە پرسیارەتیەکەم بە بەرامبەر بەو وڵاتە کە خۆم غەریبم تایە بۆچی لە وڵاتەکەی خۆما بم شێوازانیم ئەمە یاسای ڕێکیە خاتەوە یاخود قەدری من وڵاتەکەم و ژینگەکەی خۆم ناگرم ژینگەیەکی گشتی هەیە جاری وایە مەرجەکانی خۆی سەپێنێ کە منە چمە شوێنێکەوە لەو شوێنەیە تەماشا ئەەکەم ئەوەی کە من کردم کەسێکی تر نەی کردووە بۆیە منیش ئەمە چی دروستی کردوە لە کۆتایی ئەگەڕێنەوە سەرەوەی کەمە دووشت دروستی کردووە پەروەردە سیستەمی پەروەردە و فێرکردن دروستی کردووە ئینسانێکی بەرهەمێ ناوە ئەم ئینسانە چاوی لە ژینگەکەی خۆیەتی ئەمە یەک دووەم کۆمەڵگەش ئەو ژینگە کۆمەڵایەتی کە هەیە ئەوەش دروستی کردووە ئێمە لێرە کۆمەڵگە و پەروەردە و یاسا فێری شتێکیان کردوین فێری ئەوەیان کردوین چاومان لە هەموو کەرەسەکانی خۆمان بێ جلوبەرگی خۆمان ئۆتۆمبیلی خۆمان مۆبایل ماڵ هەموو زۆر شتی گران بەها ئەکرین و چاومان لێیانە بەڵام چاومان لەو سەرچاوەیە نییە کەوا بەرداوامی ئەدا بم کەرەسانی ئێمە با من لە کۆشکێکی زۆر گەورە و فراوان و خۆشا بم بەڵام یەک ڕۆژ ئاوی لێ ببڕێ ژیانی تیا نامێنێ بێ بەجێ بێڵم کەواتە لێرە مەسلەکان دەست پێ خالی دەستمان لە بنی هەمانەکە دەرچووە درەنگە هێشتا درەنگ نییە ئەتوانین دەست پێ بکەین ئەتوانین بەرنمەیەکی دوور مەودادا بنین بۆ سەرچاوە ئاویەکان بۆ سەرچاوە سروشتەکانی تری وەک خاک و هەوا و هەروەها بۆ دارستانەکانمان و هەروەها بۆ گیانەوەرە کێوەکانمان میدیا لەمە لا چوان ئاڕاستەکە ئەو ئێمە ڕۆژانە بابەتی ژینگەی و تەوەری ژینگەیمانێ ڕۆژانە دۆکومنتاری ئەمە پێشکەوتنیکی باشە بەڵام ئیتر وردە وردە ئەبێت چی بە خەڵک بڵێن ینی نازم وردەکارەکانەوە ئەبێ بچین ناوردەکاریەکانەوە ئەبێ بۆ نمونە ئێوە دەستان خۆش بێ من ئاگام لێیەوە بەردەوامیش بەرنامەی ژینگەیتان هەیە بەڵام ئەبێ لەوە تێپەڕێ شتێکی گشتی بێ بێ بچین ناوردەکاریەکانەوە بۆ نمونە چینە ناوچەیەکی وەک ژدەر و بتوێن چیەکانی ئەوێ ئایا چی گیانەوەرێکی کێویمان لەژێر هەڕەشایە ئەبێ ئەم مەسلەیە هەستیار بکەین ئەچین بۆ گەرمیان زۆر بەرکەوتووە بۆ نمونە لە گەرمیانە چی ڕووی داوات ئەبێ شتەکان وردکەینەوە بۆ ئەوی خەڵک زیاتر هەستیار بێ بەرامبەر مەسلەکان نەک تەنها ینی میوانێک قسە بکە ئەبێ ئەم قسانە پەیوەست بکرێن بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە لە ناوچە جێجیەکانی کوردستان ڕۆژێک شارەزوو ڕۆژێک پشدە ڕۆژێک گەرمیان ڕۆژێک پێنجوێن ئیتر بەم شێوەیە بەبسم خاکی کوردستان بهێنرێتە سەر شاشە ئەوە مەبەسەکەی منە باش ئێستا لە هەموو دنیاە باسی ژینگەیە ینی کۆنفرانسی ژینگەی ئەسازەکرێ ینی دنیا ئێستا خەریکە بەرە وزەی نوێبووەوە و یعنی بەدیلەکان ئاگەڕێ و هەندێک وڵاتەیە کارگە گوگردەکان داخەن هەندێک وڵاتەیەبی لەوا کاتەوە ڕێژی پیسبوونی ژینگە بوونمە چینێکێک بوونوانی لە 2015 بزەم لە دوای کۆنگری پاریسەوەی تر وردەوردە چۆنە ئەم بابەتەوە بۆی کە ڕێژەی پیسبوونی هەواوانە بگەێنێتەوە یان نزیکی کاتۆ لە سفر ئێمە هەوڵمانداوە ئەو هەنگاوانەمان هەیە یانە بێمە لە بەرپرسیارەتی تاکەوە دەست پێ بکەین وەکو حکوومەت هەمانە وەکو حکوومەت نیمان خێر وەکو حکوومەت تا ئێستا دام و دەستگاکانی حکوومەت هەر بە کارەبای تەقلیدی ئیشەکەن یان بەم وەلیدەیە یان کارەبای گشتیە نازانمیتر ئەو سەر چاوەکانچ ئێستا خۆشبەختانە پرۆژە ڕووناکیمان هەیە تۆزەوە بەڵێ ئەو پرۆژەیە بەڵام ئەو پرۆژەیەش هەر بە گاز ئیشەکات دەبیرمان نەچێ ئەو پرۆژەی نوێبەوە نییە ینی من لەوانەیە خەڵک لە ڕووی نرخەوە قسەی لەسەر ئەو بابەتە هەبێت من لەسەر ڕوویەکی ترەوە قسەم لەسەرەوە هەیە بەسەر باشتر نیە وەک بە دنیاییەوە زۆر باشترە لەوەی کە مۆلیدە و ئەو گازوایی ئەو شتانە بسووتێنێ بەڵام من لە ڕوویەکی قوڵی ژینگەییوە قسم لەسەر هەیە کە ئەوایە بواە حکوومەت بەر پرۆژەیەکی هەبواە پرۆژەیەکی دوورمەودای هەبواە بۆ بەکارهێنانی وزەی نوێبەوە بۆ بەرهەمێنانی کارەبا لە هەوا بۆ بەرهەمێنانی کارەبا لە هەتاو ئەبێ بیرکردنەوەیمە بۆ 2 ساڵی تر 5 ساڵی تر نەبێ بێ بۆ 50 ساڵی تر بێت ئەمە یەکێک لە بابەتەکان هەڵبەتە بڵێ ئەو ینی منەگەڕێمەواڵێم لە سەرەتایە پرسیارێکتان کرد دەربارەی چارەسەر لە ناو ڕۆژنامەوانیە دیسانەوە ئەگەڕێمەوە بۆ ئەم بابەتە من لە کاتی سەردانەکانی خۆمە
لە هەنێ گوندی ناوچەکانی کوردستان سێرەکەی خەڵکەکە خۆی دەستیان بردووە بۆ وزەی نوێ بووەوە لە جیاتی ئەوەی چاوەڕوانی کارەبا بکەن بێت و نەیەت و ئەبرێت و نابرێت و جا ئەگەر نەیە دوایی گازوایل بەکاربێنن و دەنگێکی ناخۆش و مەسروفێکی زیاتر چون بە یەک جار هەنێ لادێ سۆلەر پانەڵیان داناوە و بە هەموو ڕۆژەکەش کارەبایان هەیە تەنانەت پێویستیان بە پاتریش نییە لە ڕووی ژینگەیشەوە زۆر کارێکی باشیان کرۆ بۆ چونکە پاتری ئەم کە لیتیۆمیتیای لیتیۆم خۆی زیانی هەیە بۆ سەر ژینگە ئەوان پاتری بەکار ناهێنن بۆ چونکە ڕۆژەکە هەموو هەتاو هەیە شەویش چەند سەعاتێک کارەبای حکوومەتیان بۆیەت و پێویستیان پێ نییە دوای ئەوەی کە لادەیەک گوندێک دوو گوند ئەم شتیان کرد گوندەکانی دەوروبەریش چاویان لەم پرۆژەیە کرد و دەستیان کرد بەم پرۆژەیە کەواتە ئێمە تەماشاکە چارەسەرەکە چۆن یارمەتی ئەو خەڵکەیدا پەنا بۆ ئەمە بەرن ئەگەر بێت و ئەم جۆرە چارەسەرە هەموو کوردستان بگرێتەوە ئەو ئێمە بەشداریکی زۆر گەورە ئەکەین لە کەمکردنەوەی گازە گەرمخانەیەکان بۆ ئەتمۆسفێر مەبەستم بۆ بەرگەهەوە زۆر باشە دەست خۆش بە کا خالی سوپاس بۆ زانیارەکان ئەگەر لە کۆتاییە بابەتێکی ژینگەی گرنگ ما بێ لە بیرمان چوو بە قسەی لەسەر کە نەتوانین بڵێ فەرموو وەڵاهی هەموو شتەکان باس کران بەڵامی تر ژینگە شتێکە هەموو ڕۆژێک شتێکی نوێ لەدایکە بێ هەموو ڕۆژێک بیرۆکەیەکی نوێ لەدایکە بێ هەموو ڕۆژێک تیۆرێکی تازە هەیە بۆ چارەسەر با ئێمەش لەگەڵ گیانە بەردەوام بین و دوانەکەوین زۆر بەڕێز خاڵی سلێمان نووسەر و توێژەری ژینگە سپاس بوو دەست خۆش بە کا خالی سپاس بۆ تۆ دەست خۆش